على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه ليشتنا آياتی 55 هەر لە درێژەی ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە خوای پەروەردگار لەگەڵ بەنو ئیسرائیلیەکانیدا کردووە و لە بەرامبەردا بەنو ئیسرائیلیەکان لە زیاتی شوکرانە بژێری نیعمەتەکانی خوای گەورە هەمیشە خەڵکی ناسوپاسگوزار و لە بەرامبەر چاکەکانی خوادا هەمیشە بە کوفر و تاوان و خراپە وەڵامی بانگەوازی موسا پێغەمبەریان داوەتەوە سەلامی خوای لەسەر بێ. لێرە دەفەرمێت وئیذ قولتم یا موسا، وئیذ قولتم یعنی بیر بکەنەوە کاتێک کە ئێوەی جوولەکە ئێوەی شوێنکەوتوانی موسا گوتتان ئەی موسا لەن نؤمنە لەکە هەرگیز ئێمە باوەڕ ناهێنین بە تۆ حتى نرى الله جهرة هەتا پیشانمان نەدەی خوا بە شێوەیەکی ئاشکرا هەتا خوا نەبینین. خوای گەورەش کە ئەو سنوورەیان بەزاند بەوەی کە موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ خۆی بردبوون بۆ کێوی تۆڕ. طبعاً لە کێوی تۆڕ ئاگایان لێبوو کاتێک کە وەحی بۆ موسا دادەبەزێ چۆن وەحیەکەی وەردەگرێ و هەندێک لە مفەسرین دەفەرمون دەنگی خوای گەورەشیان بیستووە، دەنگەکەشیان بیستووە کاتێک کە قسەی لەگەڵ موسادا کردووە و هەندێک لە وەحی کە خوا ناردوویەتی بە پەڕەی نووسراوە ها سحوفی بۆ هاتوون موسا وەکو چۆن تەوڕاتی بۆ هاتووە سحوفیشی بۆ هاتووە سحوفەکان بە نووسراوی لە ئاسمانێڕا لە پێشچاوی ئەوان دەهات نەخوارێ بۆ خۆیان وەریان دەگردیان خوێندەوە واشار قەناعەتیان نەکرد ئەو زارگوتیان ئەی موسا بۆش باوڕت پێ ناکەین قەناعەت ناکەین کە تۆ پێغەمبەری هەتا خوای گەورەمان پەروەردگارەکەی خۆتمان پیشان نەدەی بە ئاشکرا. طبعاً ئەوە سنوور بەزاندنێکی زۆر بوو دوای ئەو هەموو نەرمی نواندنەی خوای گەورە پیشاندانی ئەو هەموو معجیزانە بۆی خوای گەورە ئەو جارەی تووڕە بوو لێیان فەئەخەذەتکوم الصاعقە تووشی ئێوەی کرد خوای گەورە بەسەر ئێوەی هێنا ساعقەیەک یعنی هەورە تریشقەیەک هەورە بروسکەیەک کە ئاگری لەگەڵدا بوو. طبعاً هەر هەمویانی کە 7 کەسی لەگەڵ بوو موسا هەر هەمویانی سووتان و کوشتنی و ئەنتم تەنظوڕون و سەیری یەکتریشتان دەکرد. یەکەم دەمرد و دەسووتا چاوتان لێ بوو، دووەم سێەم چوارەم هەتا گەیشتە 7 کەسی. ئاجا هەل دەرسی ڕابردوو باسمان کرد کە موسا کاتێک کە چوو بوویە دوای گوێرەکە پەرستنەکەی طبعاً موسا سەلامی خوای لەسەر بێت 7 لە کەسە هەڵبژێردراوەکانی قەومەکەی خۆی لەگەڵ خۆی بردبوو بۆ کێوی تۆڕ هەم بۆ ئەوەی داوای لێبوردن بکەن لەخوا لەسەر ئەوەی کە قەومەکەیان گوێرەکەیان پەرستووە و هەمیش ببنە شاهید بۆ پێغەمبەرایەتی موسا سەلامی خوای لەسەر بێ. بەڵام لە جیاتی داوای لێبوردنکردن لەخوا لە جیاتی ئەوەی ببنە شاهید بۆ موسا سەلامی خوای لەسەر بێ ئەو جار داوای ئەوەیان کرد کە گوتیان دەبێ خوا بە چاوی خۆمان ببینین ئەو جار ئێمە ئیمانت پێدەدێنین. طبعاً معلومیشە ئینسان لە دنیادا ناتوانێت خوا ببینێ. موساش کاتی خۆی هەمان داوای کردووە لە شوێنێکیدا فەرمووی ڕەبی ئەرینی خوایە خۆتم پیشاندا بابت بینم، بەڵام خوای گەورە فەرمانی پێکرد سەیری ئەو شاخەی کە ئەگەر شاخەکە لە شوێنی خۆی وەستا بەرگەی بینینی منی گرت ئەو جار خۆم پیشانی تۆش دەدەم. طبعاً تا کاتێک خوای گەورە بەشێک لە نووری خۆی پیشانی شاخێکدا شاخ ورد و خاش بوو. طبعاً لە پێشچاوی موسا بورایەوە بەڵام یەکسەر کە بەهۆش خۆی هاتەوە داوای لێبوردنی لەخوا کرد زانی لە دنیادا جەستەی ئینسان و بینینی ئینسان بیستنی ئینسان توانا و وەک دەڵێ هێزی ئەوەی نییە کە خوای گەورە ببینێ چونکە خوای گەورە شتێکی معنەویە و شتێکی نەبیندراوە و هیچ کەس ناتوانێت لە دنیادا خوای گەورە ببینێ و کەسیش نەیدیوە. جا دەفەرمێت وئیذ قولتم یا موسا لەن نؤمنە لەکە حتى نرى الله جهرة گوتیان ئەی موسا ئێمە ئیمان ناهێنین بە تۆ هەتا خوای گەورەمان پیشان نەدەی بە ئاشکرا. فەئەخەذەتکوم الصاعقە خوای گەورە تووشی ئێوەی کرد بەسەر ئێوەی هێنا هەورە تریشقەیەک هەورە بروسقەیەک بە ئاگرەوە و ئەنتم تەنظوڕون ئێوە سەیری یەکتریتان دەکرد کاتێک کە بە هەورە تریشقەکەی دەسووتێن و دەمرن. طبعاً مردن بەڕاستی ثم بەڵام پاشان دوای شەو ڕۆژێک مفەسرین دەفەرمون کە لە پێشچاوی موسای هەر 7 کەسەکە مرد ئەوەی کە بە زیندوو مابوویەوە
تەنها موسا بوو. موسا وەک دەڵێ هەستی بە شەرمەزاری دەکرد ئەگەر بچێتەوە ناو قەومەکەی خۆی چۆن بچێتەوە. 7 کەسی هێناوە بۆی داوای لێبوردن بکەن بۆ ئەوەی ببنە شاهید، بەڵام ئێستا هەمویان مردون و هەمووشیان سوتاون، بۆیە داوای کرد و پاڕایەوە لە خوای گەورە کە خوای گەورە ژیانیان پێ بداتەوە، زیندویان کاتەوە. فعلا خوای گەورە دەفەرمێت ثم بعثناكم، پاشان هەر 7 کەسەکەمان زیندوو کردەوە من بعد موتكم، دوای ئەوەی کە بەڕاستی مردبوون. بۆچیش زیندومان کردنەوە؟ لعلكم تشكرون، بە ئومێدی ئەوەی شکرانە بژێری خوای پەروەردگارکەن، شکرانە بژێری ئەو نیعمەتە بکەن کە جا ئەوە هەم شکر هەم نیعمەت و چاکە بوو لەگەڵ بەنو ئیسرائیلیەکان و هەمیش بەڵگەیە لەسەر ئەوەی کە زیندوو بوونەوە دوای مردن حەقیقەتە. خوای گەورە چەند کەسێکی لە دنیادا بەڕاستی مراندوون زیندوشی کردوونەتەوە و ئەوانەی مراندوشن فعلا حاڵی دوای مردنیان بینیوە وەکو خەڵکی دیکە زیندوو بوونەتەوە. هەندێکیان تەبەن ئەو کاتیش نەبوونەتە ئیمانداری چاکە، بۆیە ئەو کەسەی کە قابلی هیدایەت نەبێت و بە بەڵگەی عەقڵی و عیلمی ئیمان نەهێنێ کەم وهەیە لەژێر زەخت و کاریگەریدا ئینسان بتوانێت ئیمان بێنێ. بۆیە لە دیندا لا ئیکڕاهە فی الدین، تۆبزیکردن نییە لەوەی کە خەڵک بێنیە ناو دین، چونکە ئەگەر کەسەکە بە زۆری و لە ترسی مردن بێتە ناو دین، هەر کاتێک ترسەکەی لەسەر نەما ئیمانەکەش نامێنێ. بۆیە خوا دەفەرمێت بەڵێ هەر ئیماندار بوون پێشتریش تەبەن هەر 7 کەسەکە ئیماندار بوون بە حساب و کەسە باش و هەڵبژێردراوەکانیش بوون، بەڵام بەنو ئیسرائیلی چاکەکانیان ئاوا بوون بە حساب. چاکەکانیان ئاوا کەل لە پوت و کەل لە ڕق بوون، ئەدی خەڵکەکەی دیکە تەمان لەوانش خراپتر بوون، جا ئەوە نوێنەریان بوون، بەڵام خوای گەورە چاکەی لەگەڵ کردوون. ثم بعثناكم، خوای گەورە دوای شەو ڕۆژێک هەر هەمویانی زیندوو کردەوە من بعد موتكم، دوای ئەوەی کە مراندبوونی لعلكم تشكرون، بە ئومێدی ئەوەی شکرانە بژێری بکەن. ئەو جار نیعمەتێکی دیکە تەبان دوای گوێرەکە پەرستنەکە کە خوای پەروەردگار هەورە تریشقەکەی لە منتیقەکەیدا تەواندار و درەخت و هەرچی سەوزایی لێتی هەمووی لەگەڵی سووتاند، بەڵام خوای گەورە نیعمەتێکی دیکەی لەگەڵ بەنو ئیسرائیلیەکان کرد، جا هەم نیعمەت بوو و هەمیش موعجیزە بوو. وظللنا عليكم الغمامە، کردمانە سێبەر بەسەر سەرتانەوە هەورێک. وظللنا یعنی کردمانە سێبەر بەسەر سەرتانەوە هەورێک، یعنی هەورێکمان هێنا لەسەر سەری ئێوە ڕامان گرت، کردمان بە سێبەر بۆتان بۆ ئەوەی گەرمای خۆر ئەزیەتتان دەدا و ناڕەحەتتان نەکە. ئەوە یەک. وأنزلنا عليكم المنة، ناردمانە خوارێ لە ئاسمانێ ڕاها بەسەرتانەوە من یعنی گەزۆ دەزان چیە؟ تەوان شتێکی بەڵێ لە قالەچ لە گچکەیدا لە قالە گچکەترە لەوەی تەوان دەکەوێتە سەر گەڵادار و شتی وردە. ئێستا شەر هەیە هاو گەزۆیە بەکەمی لە هێندێک بیابان و داروشتی تەوان تێکەڵیان دەکرد لەگەڵ ئاوێ، تەوان دەبوو بە ئاوێکی زۆر شیرنتر لە هەنجوینی بۆیە ئێستا ژمێشە هەنجوینی شاخی زۆرینەیان دەگەڕێن بە دوای ئەو گەزۆیەدا ئەو گەزۆی دەمژن، بۆیش هەنجوینەکەیان شیرینە. وظللنا عليكم الغمامە، کردمانە سێبەر بەسەر سەرتانەوە هەور. وأنزلنا عليكم المنة، ناردمانە خوارێ لە ئاسمانەوە بەسەرتانەوە ئەو گەزۆیە. والسەلوە، و هەروەها باڵندەی سەلواش کە باڵندەکان چۆن بوون تەوان لە پۆل دەڵێن دەهاتن لێیان نزیک دەبوونەوە زۆر بە ئاسانی دەیانتوانی بیانگرن سەریان بڕن و دایان کوشتنەوە حازریان دەکردن. هەندێک تەفسیر دەڵێن بە حازری بە کوڵاوی، بەڵام نا خوای گەورە بۆی ناردوون پۆل هاتوون، تەمان کەس نەیزانیوە لە شوێ ڕادێن چۆن دێن، چەندیان ویستە بێ هەر کەسەی بەقەدەر پێداویستیەکەی خۆی تەمان ئەو باڵندانەی گرتوون سەری بڕیون و حازری کردوون و خۆیان پێتێر کردووە. بەڵام ئەوەی کە گرینگە بۆ ڕازی نەبوون پێی. وظللنا عليكم الغمامة وأنزلنا عليكم المن والسلوى، کردمانە سێبەر بەسەر سەرتانەوە هەور و ناردمانە خوارێ بەسەرتاندا بۆ سەرتان گەزۆ من یعنی خواردنەوەیەکی شیرین یا شتێک کە لەگەڵ خواردنەوەکەتان تێکەڵ دەکرد و شیرین دەبوو. وەسەلوە گۆشتی باڵندەش کە چاکترین گۆشت و
وەزاکترین تەوان خواردن بوو ئەو جار کول و پێمان گوتن دەی بخۆن من طیباتی ما ڕزقناکم لەو شتە پاک و خاوێنانەی کە پێمان داون بەڵام خواردیان یان نەیان خوارد بەڵێ فترەیەک خواردیان بەڵام دواتر دیقەتی دەنێت تەوان هەمیشە بیریان لەوەی دەکردەوە لە زیاتەوەی تەوەکولیان بەخوا بێ بڵێن ئەو خوای دوێنێ و پێرێ و ئەو مانگانە ڕزقی داوین و ڕۆزی داوین خۆ تا قیامەتە هەر هەمان خوایە هەر هەمان دەسەڵاتە دوێنێ توانی بێتی بمانژێنێ منمان بۆ بنێرێ سەلوامان بۆ بنێرێ خواردنمان داتێ نهێڵێ برسی بن بەیانی بۆ ناتوانێ هەمیشە خەیاڵیان بەلای ئەوەیەوە بوو ئەی ئەگەر ڕۆژێک ئەو تەیرانە نەهاتن چ بکەین تەوەکولیان بەخوای نەبوو ئەی ڕۆژێک ئەگەر خوای گەورە خواردنەوەکەی بۆ نەناردینە خوارێ ئەی لە تینوان ناخنجێن بۆی خەیاڵیان لەلای ئەوەی بوو بەڵام خوا پێی فەرموو بوون بۆی ئەو خەیاڵەش نەکەن کولوا من طیباتی ما ڕەزەقناکم بخۆن لەو خواردنە پاکانەی کە پێمان داون بەڵام لێرە تەوان شتێکی مەحذوف هەیە دەبێ بڵێن بەڵام خەڵکەکە لە جیاتی شوکرانە بژێری و جێبەجێکردنی ئەمری خوا بێباوەڕ بوون بەڵام وەما ظەلەمونا کاتێک کە بێباوەڕ بوون بە بێباوەڕیەکەیان ستەمیان لە ئێمە نەکرد وەما ظەلەمونا ئەوان هیچ ستەمێکیان لە ئێمە نەکرد ولكن كانوا أنفسهم يظلمون بەڵکو ئەوان بۆ خۆیان ستەمیان لە خۆیان کرد فعلا ئینسان کە کوفر دەکا کە تاوان دەکا ستەمە لە چێ لە خۆت چونکە خۆت مستحقی ئاگر و سزا دەکەی فەرمودەی قودسی ئەگەر هەر هەموو خەڵکی سەرزەوی وەکو باشترین کەس بن خۆ لە خوایەتی خوای هیچ زیاد ناکە وایە بە پێچەوانەشەوە ئەگەر خەڵکی سەرزەوی بە ئینسان و جنۆکەوە هەر هەمووی کافر بێ لە خوایەتی خوا وایە دیسان هیچ کەم ناکە بۆیە ئەوەی کە قازانج دەکات لە گوێڕایاڵیکردنی خوا خۆمانین و ئەوەشی کە زەرەر دەکات لە بێ ئەمری خوای گەورە هەر خۆمانین بۆیە خوا پێی فەرموون بخۆن لەو شتە پاکانە بەڵام ئەوان وەک دەڵێ دەیان خواردە و کاتی بەڵام تەوەکولیان نەبوو سیقەیان نەبوو کافر و بێباوەڕ بوون بەڵام خوا دەفەرمێت وەما ظەلەمونا ئەوان بەهۆی ئەو کافریەتیەوە ستەمیان لە ئێمە نەکرد بەڵکو ئەوان ستەمیان لە خۆیان کرد ئەو جار مەشهەدێکی دیکە خوای گەورە تەبان کەزانی حەزیان لە من و سەلوا نییە و ترسیان هەیە ڕۆژێک من و سەلوایەکان لێ بگیرێتەوە خوای گەورە پێی فەرموون دەی وئیذ قولنا اهبطوا پێمان گوتن دەی ئیهبیطوا وەرنە خوارێ دابەزن لەو شوێنە ادخلوا هذه القرية وإذ قلنا ادخلوا هذه القرية عفوا كاتێک گوتمان بڕۆنە ناو ئەو ئاوەدانیە طبعا زۆرێک لە مفەسرین دەفەرمون فەلەستینە قودسە هێندێکی دەفەرمون شارێکە لە وڵاتی ئوردون طبعا هەر شوێنێک بێ والحاصل وإذ قلنا ادخلوا هذه القرية پێمان گوتن بەڵام کەی دوای ئەوەی کە وەک دەڵێ ترسیان هەبوو طبعا ئەوە نەبوو حەزیان لە من ناو سەلوایەکەی نەبێ خۆشترین خواردن بوو باشترین خواردن بوو چونکە دەستی ئینسانی تێدا نەبوو خوای گەورە بەبێ هیچ عیلەت و هیچ سلبیاتێک بۆی دەناردن بەڵام پێیان وابوو ڕۆژێک لەوانەیە خوای گەورە لیان بگرێتەوە وإذ قلنا ادخلوا ئەو جار خوای گەورە دەفەرمێت کاتێک کە پێمان گوتن دەی بڕۆنە ئەو ئاوەدانیە مادام بەو حاڵە ڕازینین بەڵام فەکولوا منها بخۆن لەناو ئەو ئاوەدانیەدا حەیث شئتم هەر شتێک هەر چۆنێک حەستان لێ و ڕەغەدەن بە کەیفی خۆتان بەڵام ئەو جارێ شتی سەرزەوی شتی ناوزەوی تا ئەو کاتی لەکوێ ڕاخواردنیان بۆ دەهات لە ئاسمانێ کە لە ئاسمانێ ڕاخوا بینێرێ ماندووبوونی تۆی ناوێ تەنها شکرانەیەکی دەوێت تەنها شکرانەیەکی دەویست تەنها سوپاسگوزاریەکی دەویست تەنها ڕازیبوونێکی دەویست بەڵام ئەگەر بتەوێت لە زەوی خواردن دەربێنی دەبێت جوهدی خۆت بەکاربێنی توانای خۆت بەکاربێنی خۆی گەورە نەیکردوتە عادەت بۆ هیچ کەسێکی لە خۆڕا زەویەک بەبێەوەی گەنمی پێکەی و بیچێڵی گەنمت بۆ بێنێتە دەرێ وایە ئاوێک بەبێ ئەوەی لە بەحرێک لە کانیەک لە ڕووبارێک هەڵیەنجی خۆی گەورە بە قورگت داکا نظامی سەرزەوی یاسای سەرزەوی دەبێت جێبەجێکەی وإذ قلنا ادخلوا هذه القرية کاتێک کە پێمان گوتن بڕۆنە ئەو ئاوەدانیە بەڵام فەکولوا منها حەیث شئتم ڕەغەدەن بخۆن لەناو ئەو ئاوەدانیەدا هەرچیەک حەستان لێ و هەر چەندێک پێتان خۆشە بەڵام یەک شتی بکەن کە چوون جارێ خوا غەزەبی لێ نەگرتبوون یعنی اختیاری دووهەم بوو بەڵام کە چوونە ئاوەدانیەکە بۆ ژیانتان بەردەوام بێ وەدخولوا البابە سوجەدە کە چوونە دەرگای شارەکەی
دەواازەی شارەکەی بە سوزدەبردنەوە بچوون ئەوە یەک وەقول و بژڵێنسی لەگەڵ سوزدەکەیدا بڵێن حیطەتون خوایە ئەو تاوانانەی کە کردومانن لەسەرمان هەڵوەرێنە گوناهەکانمان لێکەوە یەکسەر نەغفر لەکم خەتایەکم لە هەموو تاوانەکانتان خۆش دەبین بەس بەوەندەی وەسەنەزید المحسنین لەمە دووە پاداشتی زیاتریش دەدەین بەو کەسانی کە چاکەکارن یعنی ئەوەی کە لەوەی زیاتر بکە ئێمەش پاداشتی زیاتری بۆ دەنووسین تەمان کەمی لای کەمەکەی ئەوە بوو کە هەرچی تاوانتان هەیە بەس بە یەک سوجدا لە کاتی چوونە ناو ئاوەدانیەکە و بە یەک وشە حیطەتون کورتکراوەشە تەمان لە زیاتر لە خوایە لێمان خۆش بە هەرگوتمان حیطەتون خوایە گوناهەکانمان لێ هەڵوەرێنە یەکسەر نەغفر لەکم خەتایەکم خوا دەفەرمێت لە تاوانەکانتان خۆش دەبین خەتایا یعنی لە هەرچی گوناه و تاوان هەیە لە هەمووی خۆش دەبین هەرەوەندەش نا تەمان لە گوناه خۆشبوون ئەوەی خوا نەتخاتە ئاگر وایە هەر کامێک لە ئێمە کە دەڵێن خوا لێمان خۆش بە یعنی چی خوا لەسەر ئەو گوناهانەی کە کردومانە مەمان خەجەهەنەمێ سزامان مەدا ئەی ئەگەر دەڵێ ڕەحەممان پێ بکە هەنی خوا بشم بە بەهەشتێ زیاد لەوەش داوا دەکەم ئەجا ئەو وەسەنەزید المحسنین ئەوەیە یعنی هەم لە گوناهەکانیان خۆش دەبین هەمیش ئەوەی کە چاکەکار بێ زیاتریشی پێدەدەین نەک هەر لێی خۆش دەبین پاداشتەکەی بەدە ئەوەندە و سەد ئەوەندە و هەزار ئەوەندە و بە بەهەشت و بە چەندان قات دەدەینەوە بەڵام فەرمانەکەیان جێبەجێ کرد نە خوایەتەکە دەفەرمێت فەبەدەلە الەذینە ظەلەموو فەبەدەلە گۆڕیان ئەوانەی کە ستەمکار بوون قەولەن ئەو قسەی کە خوا پێی گوتبوون غەیڕە الەذی قیلە لەهم بە قسەیەکی جیاواز لەوەی کە خوا پێی گوتوون طبعا دەفەرمون لە زیاتەوەی بە سوزدەوە بە سەرنەویکردنەوە بچنە دەروازەی شارەکەی ڕێک پشتا و پشت دەچوونە ژوورێ عەکسی ئەمری خوای ڕێک لە زیاتی بڵێن حیطەتون دەیانگو حینتەتون بەگاڵتەوە حینتە ینی خوا گەنممان بۆ بارێنە لە ئاسمانە لە زیاتەوەی لێمان خۆش بوو قەومێکی کەللە پوت کەللە ڕەق لەگەڵ ئەو هەموو نەرمیەی کە خوا جاجاری وایە کە بەتەنێ باسی سزاکەی دەکەی لەوانەیە پێدوا بێ نەعوذ بالله خوای گەورە نەوعێک لە توندی و ڕقی لەگەڵ بەکارهێناون بەڵام ئەو هەموو نەرمی و نیعمەتانەی کە خوا لەگەڵی کردوون طبعا لە تاریخی بەشەریەتدا لەگەڵ هیچ قەومێک هێندە خوای گەورە نیعمەتی نەکردوون هێندە نەرمی نەنواندووە ئەوەندەی لەگەڵ بەنو ئیسرائیلەکاندا خوای گەورە نەرمی نواندووە فەبەدەلە الەذینە گۆڕیان ئەوانەی کە ستەمکارن قەولەن ئەو قسەی کە خوا پێی گوتبوون کە حیطەکە بوو بە غەیڕە الەذی قیلە لەهم بە قسەیەکی جیاواز لەوەی کە خوا پێی گوتبوون بۆیە خوای گەورە چی لێکردن ئەو جارێ فەئەنزەلنا چونکە خوا وەک دەڵێ پەتشلکردنی هەیە مۆڵەتی هەیە کە گوناه دەکەی مەرج نییە بتگرێ یەکسەر وایە مەرج نییە لەسەر تاوانێک و دوو تاوانیش سزاماندا وایە مەرج نییە ساڵێک و دوو ساڵیش وەک دەڵێ لە ئەوەلی تەمەنڕا سزاماندا دەگونجێ خوای گەورە پەتمان بۆ شلکە مەجالمان بداتێ کۆمەڵێک هەلمان بۆ بڕەخسێنێ تاخوا پەشیمان دەبینەوە یان سوور دەبین لەسەر تاوان و خراپەکانمان بەڵام بە هیچ شێوەیەکی خوای گەورە ئیهمالکردنی نییە خوا مۆڵەتمان دەدا بەس ئیهمالمان ناکە هەر وەختێک ئینسان لە سنوور دەرچوو یان خوای گەورە طبعا دەزانێت کە گەیشتیە ئەو ئەندازەیە کە تازە قابلی هیدایەت و قابلی ئەوە نییە بگەڕێەوە بە معجزە و بە نیشانە خوای گەورە هێزی خۆی عقوبەی خۆی بەکاردێنێت چونکە دەبێ بزانین خوای گەورە چۆن نیعمەت و ڕەحمەتی هەیە غەزەب و خەشم و قینیشی هەیە بەڕاستی خوای گەورە هەتا خێرت تێدا بێ خوای گەورە مەجالی ئیمتیحان و تاقیکردنەوەکانت بۆ درێژ دەکاتەوە بەڵام وەختێک ئینسان هیچ خێرێکی تێدا نەما دەبێت خەڵکی خراپەکار خوا لە ناوی ببات طبعا ئەگەر خوا لە ناوی نەبردبانە و خراپەکارانە ئێستا زەوی چەند خراپەکاری تێدانە هەزاران ئەوەندەی دیکە خراپەکاری تێدا دەبوو بۆیە خوا دەفەرمێت فەئەنزەلنا على الذين ظلموا ناردمانە خوارێ بەسەر ئەوانەدا کەستەمکار بوون ڕیجزەن منە السەمائی پیسیەک لە ئاسمانەوە نەخۆشیەک لە ئاسمانەوە کە هەموو مفەسرین دەفەرمون نەخۆشی تاعون کە بەهۆی ئەو تاعون هاوی کە مەشهورە ئەو نەخۆشیەی کە خەڵک لە یەکتری دەگرێتەوە کە ئەو ڤایرۆسی کۆڕۆنا و نەخۆشیان مشکە ئێستاانە زۆرێکن لەو نەخۆشیە تاعونیانە کە یەکێک دەگونجێ لە یەکێکی دیکە بگرێتەوە بۆیە ناردمانە خوارێ بەسەر ئەوانەدا کەستەمکار بوون پیسیەک لە ئاسمانەوە نەخۆشیەک لە ئاسمانەوە
کە مفەسیرین دەفەرمونون بەهۆی نەخۆشیەکەیەوە 7,000 کەسیان لێ مرد بە دوای یەکدا و بەسەر یەکەوە بەڵام بیماکان و یەفسوقون هۆکارەکەی چ بوو بیماکان و یەفسوقون بەهۆی ئەوەیەوە بوو ئەوان لە فەرمانی خوای گەورە و لە ئەمری خوای گەورە دەرچوو بوون واضحە معناکەوانە ئەو جار وإذ استسقى موسى لقومه بیر بکەنەوە کاتێک کە موسا داوای ئاوی کرد بۆ قەومەکەی لەبیرتانە ها گوتمان تا لە هەورەکەیان لەسەر بوو خوای گەورەش منی بۆ دەنار نەخوارێ و خۆیان پێتر ئاو دەکرد وایە بەڵام کە چوونە ئاوەدانیەکە و بەو شێوەیە نەچوون کە خوای گەورە فەرمانی پێکرد بوون خوای گەورە وەک دەڵێ ڕزق و ڕۆزی لەسەر خەڵکەکە گرتەوە بە ئەندازەیەک دەڵێن هەتا ژێر عەرزەکەشی هیچ بارانیان بۆ نەدەباری ژێر زەویەکەشی ئاوی تێدا نەبوو یعنی بیریان لێدەدا بە بیریش نەیان دەتوانی ئاو دەربێنن خەڵک خەریک دەبوو تووشی هیلاکەت و لە ناوچوون بوون پێشتر ئاویان بە حازری بۆ دەهات ڕازی نەبوون ئێستا لە بن عەرزیش ناتوانن ئاو بێننە دەرێ ئەوجار لە ئاسمانیش خۆوەرە خۆت بکوژی خۆ بە تۆبزی دەتوانی ئاوی لە خوای بستێنی بێگومان نا ئینسانی بێباوەڕیش عیناد و کە لە ڕقش عادەتی وایە لە خۆشیدا لە خۆباییە عینادە خوانەناسە بەڵام کەتینی بۆ دێ طبعاً بێ ئارام و بێسەبرە زوو ناومێت دەبێ ئەوان کە تینویان بوو وە خەریک بوو لە تینوان بمرن و بخنکێن هانان بۆ موسا برد گوتیان ئەی موسا بۆمان بپارڕێەوە لەخوا بەشکم خوای گەورە ئاومان بۆ بێنێتە دەرەیە ئاومان بۆ ببارێنێ موساش سەلامی خوای لەسەر بێت طبعاً پێغەمبەری ڕەحمەتە پێغەمبەران نهاتون بۆی خەڵکی بەڕەکەن بۆ جەهەنەمێ وایە خۆ موسا ئەگەر بە خراپەی خەڵکی کرد با دەبوا دوعایان بۆ نەکا وایە وانێ ئەگەر وەک دەڵێ هەڵوێستی هاوشێوەی هەبایە ئەوان ئەو هەموو بێ ئەمری خوا و موسایان کردبوو ئەو هەموو جارە موسایان لە بەرامبەر خوای گەورەدا تووشی خەجاڵەتی کردبوو چونکە موسا چەند جار دوعای بۆ کردبوون هەموو جار وعدیان دەدا وعدەکەیان دەشکان بەڵام موسا سەلامی خوای لەسەر بێ و هەموو پێغەمبەرێک و هەموو شوێن کەوتەی پێغەمبەرێک ڕەحمەتی پێ بۆ خەڵکی میهرەبانی بۆ پێ بۆ خەڵکی خەڵک بەڕێکردن بۆ ئاگر و بۆ جەهەنەم ئاسانە بە هەموو خەڵکی دەکرێت وایە بەس ڕەحمەت بوون بۆ خەڵکی میهرەبانی بوون بۆ خەڵکی بە هەموو کەس ناکرێ بەڕاستی و ناشکرێ ئینسان وەک دەڵێ کاردانەوەی خراپی هەبێت لە بەرامبەر کەسێکدا کە خراپەکارە ئەوان لە بەرامبەر موسایدا زۆر خراپ بوون زۆر بێگوێ بوون بەڵام موسا داوای هەر بۆ کردن وإذ استسقى موسى لقومه کاتێک موسا داوای ئاوی کرد بۆ قەومەکەی خۆی لەچێ طبعاً لەخوا وایە فقلنا پێمان گوتی اضرب بعصاك الحجر بەو گۆچانەی پێتە بیدە لە بەردێک لەو بەردانەی کە لەکنت هەر بەردێک ئەوە نییە بەردەکە پێشتر طبعاً ئاوی تێدا خەزم کرابێت و ئەگەر لە جیاتی گۆچانەکەی موسای مەسەرەن دڕێل هەبایە عەفارە هەبایە چی هەبایە لێت دابایە ئاوەکە هەر هات پادەرێ مەستم ئاوەکە ئی گۆچانەکەی موعجیزەکە لە ناو گۆچانەکەی موسایدا بۆ چونکە ئەگەر خوای گەورە پێی گوتپا بڕۆ بیدە لە ئاسنێکیش طبعاً ئاسنەکە ئاوی هەر لێ دەهاتە دەرێ فەرموو بای لە هەوای ڕاگرە ئاو لە گۆچانەکەی دێتە دەرێ هەر دەهاتە دەرێ چونکە گۆچانەکە موعجیزە بوو نەک بەردەکە اینجا خوا نافەرمێ بڕۆ لە فڵان بەردەیدا ئەو جار ئاوەکە دێتە دەرێ دەفەرمێ کام بەردا لەو بەردانەی کە بەنو ئیسرائیلەکان دیاری دەکەن بۆیان دەرکەوێت کە موسا فعلا پێغەمبەرە فعلا دەسەڵاتەکەی لە خواوە یعنی ئیعجاز و وەک دەڵێ بەهرەکەی لە خواوە بۆ هاتووە نەک ئیخۆیەتی بۆیە خوا دەفەرمێت کاتێک موسا داوای ئاوی کرد لە خوا بۆ قەومەکەی پێمان گوت اضرب بعصاك الحجر بەو گۆچانت بکێشە بە ئەلحەجەرە یعنی بە هەر بەردێک لەو بەردانەی کە خۆت یا خەڵک دەیەوێ یەکسەر چ دەبێ فانفجرت هەڵدەقڵێ منه لەو بەردە 12 عینەن 12 سەرچاوی ئاو نەک تۆزە ئاوێکیش چونکە ئەو کاتی عادەتیان زۆر بوو ئەگەر تەنها کانیاوێک با لە لەوانەیە نیوەی خەڵکی هەر لە ئیزدیعام و قەرەباڵغیەکەیدا بەسەر یەکتردا کەوتبانە و یەکتر پێشتر بە تینوێتی ئەو جارێ لەوانەیە بە قەرەباڵغی و شەڕیان لەسەر ئاوەکەی کرد بەیە بەڵام 12 تیرە بوون خوای گەورە پێی فەرموو فەنفەجەرەت منه اثنتا دێتە دەرێ لەو بەردە 12
سەرچاوەی ئاو قەد عەلیمە كل ئوناس مەشرەبەهم هەموویان قەد عەلیمە بێگومان زانیان هەر تیرەیەی كل ئوناس یعنی هەر کۆمەڵە خەڵکێک هەر تیرە و بەرەبابێک مەشرەبەهم لەکوێ ئاوی دەخواتەوە شوێنی ئاو خواردنەوەکەی کوێ ئەو جار پێمان گوتن چی دەی کولو ئەو جارە قەنەعەت کرد ها بە ئاوی ئاسمانی ڕازی نەبوون خوا فترەیەک لێ گرتنەوە دەی ئەو جار لەسەر زەوی خوا ئاوی بۆ ناردوونە بخۆن و بخۆنەوە من ڕیزقی اللهی لەو ڕۆزیەی کە خوا پێداون بەڵام یەک شتێ ئاگاتان لێکشت بێ ولا تعثوا ها ئەو جارەی ئەمرەکە ولا تعثوا في الأرض مفسدين بەس بڵاو مەکەنەوە لە زەویدا خراپەکاری بەس خراپەکاری لەسەر زەوی مەکەن یعنی ئەو ڕزق و ڕۆزی و خواردنەوەی کە خوا بۆتانی دەنێرێ لەسەرتان بەردەوام دەبێ بۆیە ها ئینسان ئەگەر چاکەشی پێ نەکرێ دەتوانێت خراپ نەبێ وایە حەدیثی صحیحمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاکە بکە بەوە ئەگە هیچت پێ نەکرا فبکەلیمەت طیبە وایە قسەیەکی خۆش ئەگە ویشت نەبوو هەر دەفەرمێ زیان و زەرەرەکانی خۆت ڕاگرە لە خەڵکی بەهۆی تۆ با خەڵک ئەزیەت نەخوا ئەوەش هەر سەدەقەیە صلی الله عليه وسلم